سڵاتان دەبێت و لە شارفرێسەوە ئەم کاتتان باش دوای ئەوەی لە سێشەمەی ڕابردوو دادگای فێدرالی عێراق بڕیاری نایاسایی بوون و نادەستوری بوونی گرێبەستەنەوتی و گازەکانی حکوومەتی هەرێمی کوردستانی دەرکرد. بڕیارەکە هەم لەسەر ئاستی شەقام و هەم لەسەر ئاستی سیاسی کاردانەوەی جۆراوجۆری بە دوای خۆی دایەنا. لە هەرێمی کوردستان ئێستا دوو بۆچوونی تەواو جیاواز و تەنانەت دژبەیەک دروست بوو. بەشێک لە چاودێران پێیان وایە بڕیارەکە تەواو سیاسیە، بەشێکی دیکە پێیان وایەکە بڕیارەکە یاساییە. لەبارەی یاسایی بوون و نەبوون و هاوکات دیوە یاساییەکانی بڕیارەکەی دادگای فیدرالیەوە لەگەڵ پارێزەری ڕاوێژکار زانە ڕۆستایی گفتوگۆ دەکەم. سڵاوت لەبێ کاک زانە، ئەم کاتت باش. دەمەوێت بزانم یاساکەی بڕیارەکەی یاخود دادگای فیدرالی چۆن هەڵدەسەنگێنی لە ڕووی یاساییەوە تا چەند بڕیارێکی یاسایی و دەستوریە. بەناخوای گەورە مهرەبان، سڵاو ڕێز بۆ ئێوە بەڕێز و عزیزیش. بێگومان دادگای فیدرالی ئەم دادگای بەپێی مادەی 93 لە دەستوری عێراقی مەهامەکانی دیاریکراون، ئەرک و دەسەڵاتەکانی دیاریکراون. یەکێ لە ئەرک و دەسەڵاتەکانی بریتیە لە یەکلاکردنەوەی ئەو کێشانەی کە دەکەوێتە نێوان دەوڵەتی عێراق ئیتیحادی و هەرێمەکان یاخود پارێزگاکان. دیارە مەسەلەی نەوتوڕازێکێک بە لەو کێشانێک کە چەندی ساڵە لە نێوان هەرێم و بەغدا ئالۆز بووە و چارەسەری نەکراوە. بۆیە لە ساڵی 2012 داوایەکی یاسایی لەم دادگای ئیتیحادیە تۆمار کرا بۆ ئەوەی کە هەرێمی کوردستان بە شێوەیەک تەعامل لە مەلەفی هەڵکردن کە دەستوری نییە. ئەم داوای ماوەی 10 ساڵە بەڕێوەدەچیت لە دادگاکانی عێراق و دادگای فیدرالی. لە ئەنجامدا پاش ئەم 10 ساڵە دەرفەتێکی زۆر بوو لە بۆ لایەنە پەیوەندیدارەکان کە لەسەری ڕێکەون، بەڵام نەیانتوانی بگەنە ڕێککەوتن. بۆیە دادگا خۆ 10 ساڵی تر ساڵوان ناکەم، بڕیارەکەی خۆی دا و دەسەڵاتی خۆی بەکارهێنا. ئەمە وەکو دەسەڵاتی خۆی دەسەڵاتێکی هەیە، بەڵام لەسەر ناوەڕۆشی بڕیارەکە و چۆلیەتی داڕشتنی بڕیارەکە بێگومان تێبینی زۆر هەیە. یاساناسان شارەزانی باری دەستوری باری دادگایی قسەی زۆریان لەسەر بابەتە کردیا. من باش بە حاڵی خۆم کۆمەڵێک تێبینیم لەسەر ئەو بڕیارەی دادگای ئیتیحادی هەیە. یەکەمین تێبینیم کە لەسەر ئەم بڕیارەی دادگای ئیتیحادی هەیە ئەوەیە کە بڕیارەکە پابەند نەبووە بە دەستوری عێراقیەوە. دادگای ئیتیحادی پابەندە بە دەستوری عێراقی و پابەندە بە یاسای بریمەر کە بۆ دادگای ئیتیحادی دانراوە و پابەندە بە پەیڕەوی ناوخۆی خۆی. دەستور لە هەموو دەسەڵاتەکان باڵاترە. دەستور مافی داوەکە هەرێمەکان و پارێزگاکانیش بەشدار بن لە ئیدارەکردنی مەلەفینەوە. دەستور مافی داوە بە هەرێمی کوردستان کە خاوەنی دەسەڵاتی یاسادانانی خۆی بێ و خاوەنی دەسەڵاتی جێبەجێکردن بێ لە چوارچێوەی دەستوری عێراقی. دەستور مافی ئەوەی داوەکە هەر یاسایەک یەکەم جار لە هەرێم دەربچێت ئەم یاسایە ئەولەویەتیە لەسەر یاسایەکانی تری ئیتیحادی وادەی بورزێنێ بەتابەتی لە بابەتانەی کە دەسەڵاتی حەسری نین. بۆیە دادگای ئیتیحادی ئەمما لە دەستوریانە هیچ لە بەرچاو نەگرتووە و هاتووە سەرجەم یاسایەکەی کە پێکاتوە لە 61 مادەی قانونی یاسای نەوت و گاز لە هەرێمی کوردستان سەرجەم یاسایەکەی بەنادەستوری لە قەڵم داوە. ئەگەر هەبە چەند مادەیەکی دیاریکراوی دەستنیشان کرد باگوڵای مادەی فلان و فلان و فلان لەم یاسایە لەگەر دەستور تێک دەژیرێ جێم ناقەشە گفتوگۆ بوو. بەڵام کە دەڵێت تەواوی یاساکە نادەستوریە، ئێمە لە دەورەی دووەمی پەرلەمانی کوردستان ئەم یاسایەماندانە و دەزانین هەندێک مادەی ڕەنگە پێچەوانی دەستوری عێراقی بن، بەڵام زۆربەی مادەکانی گونجاون لەگەڵ دەستوری عێراق. بۆیە ئەوە تێبینێکی سەرەکی بوو کە دادگای ئیتیحادی نەدەبوو تەواوی یاساکە هەڵبوەشێنێتەوە و نەدەبوو بێتە خۆی بکاتە بەشێک لە دەسەڵاتی جێبەجێکردن. زۆر باش. وەک دەزانی دادگای فیدرالی لە سەردەمێکا دامەزراوەکە پێش ساڵی 2005 بوو کە هێشتا دەستوری عێراق نەنووسرا بووەوە. ئەمە دەکرێت وەکو بیانوویەکی یاسایی سێر بکەن بە ئەوەی کە خودی دادگاکەش بۆ خۆی نادەستوریە. بێگومان ئەم دادگایەکە ئێستا کار دەکات بەپێی دەستور ئەم دادگایشی ترە، چونکە ئەو دادگایەکە دەستوری ئیتیحادی لە مادە 93 باسی دەکات. دادگایەکە دەبێ یاساشی بۆ دەبچێت لە ئەنجومەی نوێنەرانی عێراقی. هەتا ئێستا ئەم یاسایە دەرنەکراوە.
دادگاکە باس لەوە دەکە کە دەبێت کۆمەڵێک شارەزای بواری فقه و بواری یاساش تێدا بێت تا ئێستا ئەم شارەزانە دیاری نەکراون بۆیە ئەم دادگایە خۆی مشتومری لەسرە بەڵام هەموو لایەنە سیاسیەکانی عێراق ڕێککەوتونە لەسەرەوەی کە وەکو ئەمری واقع مامەڵە لەگەر ئەم دادگایە بکەن ئەگەر نا بەڵێ ئەم دادگایە کە ئێستا ئیش دەکات ئەم دادگای نییە کە بە پێی دەستور دامەزراوە پرسیارەکەی جەناب زۆر زۆر لە جێی خۆبوو بەر لە پەسەندکردنی دەستور ئەم دادگایە دامەزراوە. زۆر باش. ئێستا کە ساڵی ڕابردوو یاسا کۆنەکە کە هەموار کراوەتەوە بۆ دروستکردنی دادگای فیدراڵی دەکرێت هەموارکردنەوەی یاساکە بە بیانوێکی یاسایی بزانیان یان ئەم دووشتە بەڕاستی دژبەیەکن لە ڕووی یاساییەوە. بەڵێ تەبان ئەم هەموارێکە لە ساڵی ڕابردوو ئەنجومەی نوێنەرانی عێراق لە خولی خۆی جێبەجێکرد لە خولی چارەم جێبەجێ کرد ڕەوایەتی بەخشیە ئەم دادگایە کەواتە دادگای کەواتە ئەنجومەی نوێنەرانی عێراق بەهۆی ئەو هەموارە یاسایەکە دەری کرد دەتوانین بڵێ ئێستاکە بەپێی هەموارەکە دادگاکەی گونجاند لەگەر دەستوری عێراقی بەڵام هێشتاش ناتەواوە هێشتاش یاسای تایبەت بەخۆی دەرنەچوە ئەم یاسایی کە هەمووش گوتم لە پێش پەسەندکردنی دەستوری عێراقی لە سەردەمی حکومڕانی بریمەر دانراوە بەڵام یەک هەمواری کراوە ئەوش لە ئەنجومەی نوێنەرانی عێراق ڕەنگە دادوەرانی دادگای اتحادی بەهۆی ئەم هەموارەوە ڕەوایەتی و شەرعیەت وەربگرن بڵێن ئێمە ئەو دادگایان کە دەستور باسی کردو بە بەڵگەی ئەوەی کە ئەنجومەی نوێنەران یاساکی دەرکرد بە ناوی یاسای هەموارکردنی یاسای دادگای اتحاد. زۆر باش. یاسای نێوتوگازی هەرێم دیارەکە لە هەرێمی کوردستان ساڵی 2007 دەرچووە بەڵام لە ساڵی 2012 حکوومەتی عێراقتانەی لێداوە دواتر پاش چەند ساڵێک لەم ساڵدا کە 2022 دیسان بڕیارێکی دیکە لە دژی دەردەکات پێتان وایە ئەم تەوقیتانە دەکرێت وەکو پاڵنەرێکی سیاسی سەیری بکەین لە پشت بڕیارەکانەوە؟ لە عێراق هیچ شتێک بەری نییە لە پاڵنەرە سیاسەکەی بێگومان ئەمان لە وڵاتە دەژین و دەزانین هەندێک جار ئەم بڕیارانەکە لە ڕووکەشدا بڕیاری ئاسایی بەڵام ڕەنگە پاڵنەری سیاسیشی لە پشتی هەبیتن هەرێمی کوردستان پێشی دەوڵەتی عێراقی اتحادی بۆتە خاوەن یاسای خۆی هەتا ئێستا لە عێراق یاسای نەوتوگاز دەرنەکراوە و چەندین جار هەوڵدرا ئەم پرۆژە یاسای ئامادە بکرێ بەڵام لەبەر ڕێکنەکەوتنی نێوان بەغدا و هەرێم لەسەر چۆنیەتی ئیدارەدانی مەلەفی غاز تێکگیرانی بەرژەوەندەکان ئەم یاسایە دەرنەچوو لە ئەنجومەی نوێنەرانی عێراق کە دەریش نەچوو یاسای هەرێمی کوردستان بەپێی دەستوری عێراقی کە هەرێم مافی دانانی یاساکانی هەیە لەو بابەتانەی کە دەسەڵاتی حەسری دین لە دەستبەخە ڕەوایەتی هەیە نەکەرەوەندە بگرە دەستوری عێراقی لە دەسەڵاتە هاوبەشەکان ئەفزەلیەتی داوە بە یاساکانی هەرێمی کوردستان یعنی ئەگەر هاتوو یاسای اتحادی لەگەڵ یاسای هەرێمی کوردستان تێکگیرا لە دەسەڵاتە هاوبەشەکان ئەوە ئەولەویەت و ئەفزەلیەت بۆ یاساکانی هەرێمی کوردستانە ئەمە ڕاستە و ڕەوایە بەڵام لەبەرچی ئەم باسە نەگەیشتە دادگای اتحادی تا ساڵی 2012 گفتوگۆی سیاسی هەبوو لە ئارادا حکوومەتەکان زۆرێک لە تەفاهمیان هەبوو لە سەرچۆنێتی بەڕێوەبردنی ئەم دۆسەیە و ئەم بابەتە گەرم نەکرا لەو دواییانە نەبێت پاشان ئەوەی 2012 ڕاژیرا و پاشان 2019 داوایەشی تر پێشکەشی دادگای اتحادی کرا هەردوو داواکە دوایە یەک خران هەرچەندە لە ڕووی یەکخستی هەردوو داواکەش تێبینی قانونی هەیە لەسەری بابەتی داواکان جیاواز بوون و ئەطرافی داواکانیش جیاواز بوون نازانین دادگای اتحادی لەسەر چ بنەمایەک هەردوو داواکە یەک خستون وەکو یەک داوا هێناتی پێشەوە نوێ کردوتەوە بۆ هەرێمی کوردستان بەڵام بێگومانیش نوێنەرانی پارێزەرانی هەرێمی کوردستان کە لە دادگاکە ئامادە بوون ماوەی 8 ساڵە ئەم داوایە تەخیر دەکەن بەڵام خۆ داواش دادگا یعنی هەتا کۆتای هەر تەخیر ناکرێت هەر دەبێ یەکلا بکرێتەوە یان بە ڕەتکردنەوە یان بە پەسەندکردنیشی لەم ئان و ساتی ئێستادا ڕەنگە ئاماژەی سیاسی پێوە بێ ڕەنگە پاڵنەری سیاسی لە دوای بێ تەنانەت لە شێوەی داڕشتەکەشی هەندێک بڕیارەکە وەکو ناچارکردنی حکوومەتی اتحادی بۆی بەم شێوەی مامەڵەکە لەگەر حکوومەتی هەرێم ئەوانە هەرچەندە لە ناو داواکار تێدا نەبوو لە ناوڕۆژی داواکە هەر نەبووە داواکار
داوای ئەوەی نەکردیا کۆمەڵێک بڕگەی تێدایە بڕیارەکە ینی دەسەڵاتی دادوەری نییە دەسەڵاتی دەواتە دەتەوێت ئاماژەیەک سیر بکەین کە بڕیارەکە هێندە سیاسی هێندە یاسایی نییە ڕووکەشەکەی یاساییە بەڵام لە ناوڕۆکدا لە پاڵدەرەکاندا دوور نییە لە فاکتەری سیاسی بەڵام دەبێ ئەم ڕاستە تاڵەش بڵێن کە هەڵەکانی هەڵە یاساییەکانی دۆسیەی نەوت و گاز لە هەرێمی کوردستان هۆکاری سەرەکی دەرکردنی ئەم بڕیارە بوون و چەندین ساڵە پەرلەمانتاران لە پەرلەمانی کوردستان یاساناسان باستەوە دەکەن کە دۆسیەی نەوت و گاز لە هەرێمی کوردستان بە شێوەشی شەفاف بەڕێوە ناچێت و تێبینی زۆری لەسرە پێویستی بە چاکسازی هەیە زۆر باسی هەڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کرد دەمێت بپرسم بڕیارەکەی دادگای فیدرالی لە ڕووی یاساییەوە دەتوانێت گرێبەستە نەوتی و گازیەکانی حکوومەتی هەرێم هەڵبۆشێنێتەوە دەقی بڕیارەکە زۆر ڕوونە ئاشکرایە کە بەڵام تێکگیرانشی تێدایە لەلایەکی دەڵێتن ئەم گرێبەستان هەمویان پوسەڵن لەلایەکەش داوا لە حکوومەتی اتحاد دەکات لێکۆڵینەوە بکە لەم گرێبەستانە و هەڵیان وەشێنێتەوە یاخود بیان گونجێنێ لەگەر یاسای اتحادیەکان یاسای اتحادیەکانیش کە هەمانەمە یاسای کۆمپانیای سۆمۆمان هەیە کە لەم سەردەمە دەرچووە و یاسای وەزارەتی نەوتمان هەیە کە لە سەردەمی ڕژێمی ڕووخاو دەرچووە هێشتا ئەو دوو یاسانە لە بواری نەوت کاریان پێ دەکرێت لە دەوڵەتی عێراقدا بۆیە ئەم گرێبەستانێک کە لە هەرێم کراون بە پێی بڕیاری دادگاکان ئەبێ هەڵبۆشێنەوە خۆی لە خۆشدا یان دەرفەتە شە بۆ هەرێمی کوردستان کە چۆنتە ژێرباری کۆمەڵێک گرێبەست کە ئەرشی هەرێمی کوردستانی قورس کردو داهاتێکی زۆر بۆ وارە دەڕوە ئەتوانی ئێستا هەرێمی کوردستان دوسێ چارەسەری زۆر باشی لەبەردەستە ئەگەر ئەم حتمما دەمەوێت لەبارەی دەرچە یاساییەکانەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان پرسیار بکەم حکوومەتی هەرێم هیچ دەرچەیەکی یاسایی لە بەردەمدا یان تەنیا لەسەر ئاستی سیاسی دەیەوێت ڕەتی بکاتەوە پێتان وایە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان بیەوێت لە ڕووی یاساییەوە ڕوبەڕووی بڕیارەکەی دادگای فیدرالی بێتەوە دەبێت چی بکات ئەمە دەرچە یاساییەکات بۆ باز دەکەم ئەوەی کە پێم وایە ئێستا ئەرکە لەسەر پەرلەمانی کوردستان حکوومەت هەرێمی کوردستان هەنگاوی بۆ باوێ یەکەم دەرکردنی یاسایەکی نوێیە بۆ نەوت و گاز لە هەرێمی کوردستان چونکە ئێستا بۆ شایەکی یاسایی دروست بووە دۆسیەی نەوت و گاز لە هەرێمی کوردستان هیچ یاسایەک ئێستا حکمی ناکات پێویستە بەپەلە پەرلەمانی کوردستان یاسایەکی تر دەربکات کە یاسایەکەمان هەڵبۆشاوە ئەم یاسایەش بە شێوەیەکی وا دەربکات کە گونجاو بێت لەگەڵ دەستوری عێراقی خۆ ناچن ئەمەش دیسان هەڵبۆشێنەوە ئەگەر هەڵیشان وەشاندەوە دەتوانین عیلاجێکی تر بکەین ئەمە خاڵیەکە خاڵی دووەمیش دەرچەی دووەمیش ئەوەیە حکوومەت هەرێمی کوردستان دەتوانێت لەگەر ئەم کۆمپانیانە کۆبوونەوە بکە بڵێ بە هۆکارێکی دەرەچی لە دەرەوەی دەسەڵاتی حکوومەت هەرێمی کوردستان ئەم گرێبەستانە هەڵوەشانەوە ئێستا فەرمونون باسە لە نوێ گرێبەستەکان ڕێک بخەینەوە بە شێوازێکی گونجاو لەگەڵ دەستوری عێراقی و لەگەڵ ئەم یاسا نوێی کە پەرلەمانی کوردستان دەریەکە پێم وایە ئەم ڕێگە یاساییە هەیە ئەگەر نابڕیاری دادگای اتحادی بنبڕە و تانەی لێ نادرێت بەڵام نوێنەرانی حکوومەت هەرێمی کوردستان پەرلەمانتارانی هەرێمی کوردستان ئەنجومەی نوێنەرانی عێراق ئەوانیش دەتوانن چەند داوایەکی اتحادی بزوڵێنن لە دادگای فیدرالی ئەو داوایانەکە لە بەرژەوەندی هەرێمی کوردستان بن لەو مادە دەستوریانەی کە تا ئێستا پێویست جێبەجێ نەکراون ئەمە هەنگاوە قانونی دەستوریەکانن کە دەتوانن بیهاوێن سیاسیەکانیش بۆ خۆیان دەتوانن ڕێگەتری سیاسی بگرنەوە زۆر باشە وەک پێشتر باست کرد هەندێک دژیەکی لەناو دەقی بڕیارەکەدا هەیە ئەوەی کە من بینی بێتم بەڕوونی بڕیارەکەی دادگای فیدرالی میکانیزمی جێبەجێکردنی بڕیارەکە زۆر بەڕوونی دیاری نەکراوە دەکرێت ئەمە وەکو گرفتێکی یاسایی یان وەکو دەرفەتێکی یاسایی حکوومەتی هەرێم سێری بکات وەکەوەی کە مناقەشەی لەسەر بکەن لەسەر جارێکی تر پێداچوونەوە بە بڕیارەکە هەرچەندە وەک خۆ دوتت هیچ تانەیەک قبول ناکە تەبان دادگا هەرەوەندەی لەسەر بڕیار دەربکە بەڵام لە جێبەجێکردنی بڕیارەکە ئەرچی حکوومەتە لێرەش زۆرێک لە نەرمی هەیە زۆر دەرفەت هەیە کە بۆی ئەو گفتوگووانێک لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدرالی ئەنجام ئەدرێت
لە چۆنیەتی جێبەجێکردنی بڕیارەکە دەتوانرێت تا ئەندازەیەک کار بکرێت بۆ ئەوەی کەمترین زیانی هەبێ بۆ هەرێمی کوردستان و خاڵێککەش لەبیرم چوو باسیکەم لە دەرچە یاساییەکان پێویستە پەلە بکرێت لە دەرکردنی یاسای نەوت و غازی ئیتیحادی لەسەر ئاستی دەوڵەتی عێراقی لەم یاسایە نوێنەرانی هەرێمی کوردستان بەوەی ئەو هاوپەیمانە سیاسیانەیە کە دروستی دەکەن لەگەلایەنە عێراقیەکان لە زۆرینەی ناو پەرلەمان دروست دەکات دەتوانن لەوێ مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان لەناو ئەو یاساش جێبکەنەوە. زۆر باشە کاک زانا زۆر جار هەم لە هەرێمی کوردستان و هەم لەسەر ئاستی عێراق زۆر جار بڕیارە یاساییەکان دەچنە ژێر هەژمون و کاریگەری لێکتێگەیشتنە سیاسیەکانەوە پێتان وایە حکوومەتی هەرێم و عێراق دەتوانن بە لێکتێگەیشتنێکی سیاسی بابەتەکە چارەسەر بکەن یان کۆتا چارەسەر هەر لایەنە یاساییەکەیەتی وەکو باسم کرد لە چۆنیەتی جێبەجێکردنی بڕیارەکەی دەرفەتەکەیە لە بین حکوومەتی هەرێم و حکوومەتی فدرالی لە چۆنیەتەکەی لە کاتەکەی کەی جێبەجێ بکرێت چۆن جێبەجێ بکرێت هەنگاوە عملیەکان چی لەدەمی بکرێن لەوێوە دەکرێت مەجای گفتوگۆی تێدا هەیە مەجای دیبلۆماسیەتی تێدایە هەردوو حکوومەت دەتوانن ڕێوشێنی وا دابنێن کە ئالۆزیەکان کەمتر بکاتەوە و زیانە مادیەکانی کەمتر بکاتەوە و حکوومەت هەرێمی کوردستانیش پێویستە بە شێوەیەکی عەقلانیەت مامەڵە لەگەر ئەم بابەتە بکات نەک بە کاردانەوە و بە ڕقوقینا چونکە تازە دادگای ئیتیحادیە و بڕیاری داوە و هەڵوەشانەوەی بڕیارەکەش ئەستەمە بۆیە پێویستە یاساناسەکانی هەرێمی کوردستان ڕێی باش پیشانی بەرپرسە سیاسەکان بدەن و یارمەتیان بدەن لە دروستکردنی ئەو دەرچە یاساییانەی کە زیانەکانی ئەم بڕیارەکەم دەکاتەوە لەسەر خەڵکی هەرێمی کوردستان. کاک زانا ئەمەوێ بزانم لە ڕووی یاساییەوە بڕیارەکە تا چەند کاریگەری لەسەر تێڕوانینی کۆمپانیا گەورەکانی بواری نەوت و گاسەیە لە هەرێمی کوردستان کە دانەوێت کار بکەن یاخود ئەوانەی لە ڕابردوودا کاریان کردووە پێتان وایە کاریگەری دروست دەکات لەسەر هاتنی زیاتری کۆمپانیای دیکەیان پێتان وایە ئەم بڕیارە دەبێتە هۆکاریەوەی کە ئەوانەشی کە لە هەرێمی کوردستانن پێداچوونەوە بە عەقدەکانیان نابکەن ئەوە دەگەڕێتەوە سەر بەهێزی دەوڵەتی فیدرالی عێراقی ئەگەر دەوڵەتی عێراق لە مافەکانی خۆی بپێچێتەوە دەسێت لە وڵاتەکانی ئەوان لەگەڵ ئەم کۆمپانیانە سکالا تۆمار دەکات و ململانەی یاساییان لەگەر دەکات هەروەکو ئەو داوایە کە لە ئەمریکا لەسەر هەرێمی کوردستان هەبوو بە وەزارەتی نەفتی هەرێم داوایەکەی دۆڕان لە بەرژەوەندی وەزارەتی نەوتی عێراقی و هەروەکو ئەو داوایە کە تا ئێستاش لە فەڕەنسا لە ئارادایە لە دەرگاکانی فەڕەنسا لەسەر وڵاتی تورکیا کە ڕێگەی داوە بە تێپەڕبوونی بۆ ڕێنەوتی هەرێمی کوردستان و فرۆشتی نەوت و ئەوانیش بەشی خۆیان هەیە لەم بابەتە ئەم داوایش تا ئێستا بەردەوامە لە دادگا بیانیەکانی وڵاتەکانی خۆیان دەوڵەتی عێراقی دەتوانێت ئاستەنگ دروستکا بۆ ئەم کۆمپانیانە و داوای قەرەبیان لێ بکە و بێگومان ئەم بڕیارە دەبێت هۆی ساردکردنەوەی کۆمپانیەکان لە ڕووکردنە هەرێمی کوردستان کە بۆیان ڕوون بۆ ئەم دەسەڵاتی هەرێمیە وەکو دەسەڵاتی دەوڵەتی ئیتیحادیە دەبێت مامەڵە لەگەر دەوڵەتی عێراقی بکەن نەک لەگەر هەرێم ئەمە کێشەی ڕاستەقینە دروست دەکات بەڵام ئەگەر بارودۆخی عێراق هەوە لاواز بێ سیادەی عێراق پێویست نەبێ و وڵاتانی دنیا دەستیەوە لە کاروباری عێراق و ئەمانە ئەمە بارودۆخێکی ترانی ڕەنگە کۆمپانیای زل کۆمپانیا گەورەکانی جیهانی کە خۆمان دەزانین سیاست لە دنیادا لە دوای اقتصاد دەڕوە ئەگە کۆمپانیاکان بەرژەوەندیەکانیان لێرە لە هەرێمی کوردستان بێ بەتایبەتی کە لەمەوە دو شەڕی غازی سروشتیە لەم ناوچانە ڕەنگە فشارێک دروستکەن لەسەر دەوڵەتی عێراقی یان زۆرێک ڕێککەوتن دروستکان لە بینی حکوومەت هەرێم و حکوومەتی فیدرالی بۆ ئەوەی جێی خۆیان و بەرژەوەندیەکانی خۆیان بکەنەوە. بەڕێز پارێزەری ڕاوێژکار زانا ڕۆستایی سوپاس کە لە هەولێرەوە لەگەڵم بوویت بینەرانی بەڕێز سوپاس بۆیەوە کە بینەرمان بوون کاتێکی خۆش پاتان لەگەڵ